حالنا خوش خوشا جمکنیا جرگو دلاد حالنا جای رشک برارش جیانا وجه خوشی جای رشک برارش جیانا وجه خوشی جای شاخ دل برین بند بوهار مایا کاتول هوا رویا ویکنگ و ببینه کاتول هوا رویا رادیو دنگی گل دنگی توی هواتیا سڵاوتان لەبێ ڕێپێوانی گەورەی ئازادی کە بۆ ئازادی ڕێبەرۆجەلان چارەسەری دیموکراسی پرسی کوردستی پێگرۆ لە هەردوو قۆڵە دوای 13 ڕۆژ گەیشتابات قۆڵی قەرسوان لە باکووری کوردستان ڕێپێوانی گەورەی ئازادی کەلێکی شوباتە بۆ بەشداری سیاسەتمەدار و بەڕێوەبەرانی ڕێکخراوی جەماهوری دیموکراتیەکان دەستی پێکردبوو لە گەڕێکی پاڵوک لە بەردەم ناوەندی شاری ئامەد گەیشتن بەیەک و کۆبوونەوە لە 12 شوباتدا چالاکوانان لە قۆڵیوان لە خانە ئەخبار و قۆڵی قەرس بە شارەدەی بسمیل دەستیان بە ڕێپێوان کرد جگدەم کلیچون و جار هاوسەرۆکی دەبەپە و کەسکین بایدنیر کە لە باڵە جیاوازەکانی ڕێپێوانەکە بوون بە ناوی گروپەکانیانەوە گۆڵیان بە یەکتر بەخشی ڕێپێوانی ئازادی بۆ گەیشتن بە ناوەندی ئامەد ئامادەکاری دەکەن بۆ ساڵێکی پلانگەڕینی و دەوڵەتی 15 شوبەتی ساڵی 1999 دژی پلانگەری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان هێڵەکە ببورن هێلکە سپیەکان لە بەری خواندانە و ئەمڕۆ هێلێکی ڕەشیان پۆشی بوو دوایم ئامادەکاریە ڕێپێوانکەران لە ئامەد کۆبوونەوە پۆلیسی تورک لە شاری ئیزمەری تورکیاش هەڵی کراوەتە سەر ماڵی ڕۆژنامەوانان لە ئەنجامیدا پامنەرانی ئاژانسی میزۆپۆتامیا ژن نووز و گازەت دووبار و هەروەها ڕۆژنامەوانی دەمپارتی دەست بەسەرکراون سەلەبانی ئەمڕۆ لە شاری ئیزمەری تورکیا پۆلیسی تورک هەڵی کراوەتە سەر ماڵی ڕۆژنامەوانان و پامنەرانی ئاژانسی میزۆپۆتامیا سەمرا توران دەلال ئاکیوز و تۆلگا گونەی پامنەری ژن نووز و مەلیکە ئایدن پامنەری گازەت دووبار سیهان باشە کیچی ئۆغلۆ ئەندامی ڕۆژنامەوانی دەمپارتی دەستگیرکراون هۆکاری دەست بەسەرکردنەکە نەزانراوە بەڵام بە پێی زانیاریانەی کە ئەو ڕۆژنامەوانانە لە لقی تیم لە چانکە ڕاگیراون بڕاری سنووردارکردنی دۆسیەکە بۆ 24 کاتژمێر دراوە ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانی عێراق بە وەکالەت دەڵێ دووبارە بوونەوەی هێرشەکان بۆ سەر شوێنە ئەمنیەکانی عێراق هەنگاوێکە بۆ فراوانکردنی ململانیەکان داوەشی لە کۆمەلگای عەرەبی و نێودوڵەتی کردووە کە هەڵوێستی جدیان هەبێ بەرامبەر بە پرسە نێودوڵەتیەکان لە لێدوانێکدا موحسین مەندەلاوی سەرۆکی پەرلەمانی عێراق بە وەکالەت ڕاگەیاندوو دووبارە بوونەوەی هێرشەکان بۆ سەر ناوچە ئەمنیەکانی عێراق هەنگاوێکە بۆ فراوانکردنی ململانیەکان بۆ یەداوە لە کۆمەلگای عەرەبی و نێودوڵەتی دەکەن هەڵوێستی جدی و تۆکمە بگرنەبەر لە بەرامبەر پلانێکی مەترسیدار کاجیان پاڵدەنێتە ناو ململانێ و قەیرانەکانەوە سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ وەکالەت جەختی کردو دووبارەی ئەو هێرشانە لەلایەن ئەمریکا بۆ سەر عێراق هەنگایەکی مەترسیدارە پێویستە ڕێگە لە دووبارە بوونەوەی بگیرێ ئەمڕۆ 33مین دانیشتنی پەرلەمانی عێراق بە سەرۆکایەتی موحسین مەندەلاوی سەرۆکی پەرلەمانی عێراق پەڕێوچوو تێدا لەبارەی هێرشەکانی ئەم دوای ئەمریکا بۆ سەر بنکە بارگای گروپە میلیشیەکانی عێراق گفتوگۆ کرا ئەندامانی ڕاگەاندنی ئازادی شنگال لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەستگیرکردنی ڕۆژنامەوان سلێمان ئەحمەدیان شەرمەزار کرد ڕایان گاندووە کە داوا لە دەستگاکانی ڕاگەاندنی عێراق نوێنەرایەتی نەتەوەی گروپەکان و ڕێکخراوەکانی پاراستنی و مەفی ڕۆژنامەوانان دەکەن ئەرکی خوان جێبەجێکەن و هەنگاو بنن بۆ ئازادکردنی سلێمان ئەحمەد ورای گشتیرا بنپێکردنên azadiya fikr û rojnamavani li Herêma Kurdistanê her roj zêdetir dibe. Girtîgehên Hewlêr û Duhokê tijî bûne ji rewşenbîr, azadîxwaz, welatparêz û rojnamavanên Kurd. Pedekê Behdînanê û Hewlêrê bi temamî ji dezgehê ragihandinê yê lêgorî pîvanên welatparêziyê kar dikin, azad û rexnegirên re girtiya û tenê rê dide yên li gorî berjewendiyên wê weşan dike. Heya niha gelek rojnamavan li herêmên dibin kontrola pedekê de hatine qetilkirin. Herî dawî hevalê me rojnamavan Silêman Ehmed yê ku xelkê Efrîna Rojavayê Kurdistanê ye
کو ادیتوری سرویس عربی آژانس روش نیوسی بو دما جبو شینا باب خواه که جدمه سردان حلب کرد و 25 جدمه خواست دریه سمال که روگر سرکار خواه جعالیه پدکی و حتی رواندن تبی بانگوازیا بشکی زیده یا سازی و دزگه راگهاندن این حریم کردستان ریوبری و راگهاندن روشوای کردستان دزگه راگهاندن این بیانی و عراقی دیلگرتن ویدا اصرار دکن و گوش جه همو بانگوانزیان را گرتیا دایکا سلیمان احمد کو ایشاوی هی نوبو تبی گلک جاران بانک دستلاتا پدکی دکا لیخول برانبری دنگی دایکی کرو لال کریا لپدکی دستور دده راگهاندن دشمن یه جگل وی رد بیجن ترور و حقارت لیدکا اما اگر راگهاندکارین ازدین شنگاله افزل ما پدکی آل حرمین کردستان لدجی هم پیشین ما و بطایبت جی لحوال ما سلیمان احمد دکا شرمزار دکن ڕۆژی 13 مانگی لولی ساڵی ڕابردوو زەنگی خوێندنی ساڵی نوێ لەدراوە بەڵام هاوکات مامۆسانی هەمیشەی و گرێبەست وانە بێژ زەنگی بایکۆت و ناڕزایەتیان لێداوە بەشێک بۆی نەبوونی موچە و بەشێکیشان بۆی دانەمەزراندنیان ژنانیش ڕۆڵی پێشەنگاتی دەگەڕن لەو چالاکیانەدا وەکو خۆیان دەڵێن ژمارەیان لە پیاوان زیاترە تا جێبەجێکردنی داواکارەکانیان لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندانەکاندا دەبن. وەکو مامۆستایانی سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی پشتەروە وەکو مامۆستایانی ئافرەتیش بە تایبەتی کە وەکو بە خۆتان دەبینن ڕێژەیەکی زۆری ئێتکار زۆری مامۆستایانی ئافرەت بەشدارن لە خۆپیشاندانەکان و ڕۆژانە دێنە سەر شەقام بە داواکردنی مافی خۆیان ئەمە شۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە مامۆستایانی ئافرەت کە پیشەی مامۆستا تیجاری قورس بوو ئێمە ئافرەت 2000 قورسە لەبەرەوەی کە ئەرکی دایکاتیمان لەسەر ئەرکی بەڕێوەبردننی ماڵمان لەسەرە سەرڕ ئەو هەموو ئەرکوش کە لە سەرمانە مەفیکەمیشمان بدرا بۆیە خۆشبەختانە بووینێتە پێشەنگ ئینشاڵڵا بەردەوامیش دەبێت تا کاتی دەگرێت بە مافەکانی خۆمان هەر شۆڕشێک ژن تێدا بەشدار بێت بە تەکیدی سەرکەوتن بەدەست دێنێت بۆ زۆر جێگای خۆشحاڵیە کە ژنانی دەبەری کوژدەریش بوونەتە پێشەنگ لەو شۆڕشە و هەمیشە پێشەنگیش دەبێت تا کاتی دەگەین بە مافەکانی خۆمان بە تەکید جێگای دڵخۆشیە کە دەبێت ئەو هەموو ئافرەتە ئەو هەموو مامۆستا ئافرەتە بوێرە لێرە بەردەوامە بە داواکردنی مافی خۆیان ئیشیان ڕاهێنانە ئیشیان پەروەردەیەکینەوەیەکی ئازا و بوێرە لە هەموو شۆڕشەکانی پێشوو لە هەموو زەمانەکاندا ژنان پێشەنگی ناو کۆمەڵگەن هەڵبەتە بەشێکی زۆر بەرچاو و دیار لە مامۆستایان ئافرەتن ئافرەتەکان وەکو پێم گوتی خوێندکارەکان وەکو منداڵەکانی خۆیان سیر دەکەن نەکەر گرنگە ڕۆڵیان هەردوو بەرابەری پیاوەکان گرنگترە داواکاری مە ئەوەیە کە هەموو ئافرەتانەی ماڵەوە هەموو ئافرەتانەی کە مۆزەفن فەرمانبەرن لە شوێنەکان هەمویان بێنشان بەشانی ئافرەتانی مامۆستا بێنە سەر شەقام بێن داوای مافی منداڵەکانیان بکەن. کتێبی مێژووی زانایانی هەورامان لە دوتوێی 520 لاپەڕەدا بڵاوکرا کە تێدا باس لە ڕۆڵ و پێگە و ناساندنی زانایانی ناوچەکە بە خەڵکی دەرەوە دەکا و ژیاننامەی ببورن 303 کەسایەتیشی تێدا باسکراوە. عەبدولستار هەورامانی نووسەری کتێبەکە بە ڕۆشنێزی ڕاگەیاندووە هەورامان و ناوچەکە و ئەو هەموو زانە و حوجرە و خانەقایە پاشانەی تێدا بوو کە لە ڕابردوودا تا ئێستاش بۆ پێگەیاندنی زانایانی ئاینی لە کوردستان کە باشم زانیوە و ژیان نامە و خزمەتی و کەسایەتیانە لە دووتوێی کتێبێکدا بنووسمەوە ئاشنایان کەم بە خەڵکی کوردستان. مێژووی زانایانی هەورامان بە گرنگم زانی هەورامان ئەو هەموو زانە زۆرەی هەیە لە بواری ئاینیە خزمەتێکی گەورەیان کردووە ئەو هەموو حوجرە و مزگەوت و خانەقایەتیا بووە پێم باش بوو کە کتێبێک سەبارەت بە مێژووی زانایانی ئاینی هەورامان بنووسم ئەم کتێبە لە 520 لاپەڕا خۆی بینیوەتەوە 303 بزانە ئاینی تێکراوە بەڵام بەرگی یەکەمە بەرگی یەکەم هەموو کەسی تیا کۆ نابێتەوە بەرگی دووەم دێت سێیەم دێت چەند بەرگی کێ بە دوایە دێت ئینشاڵڵا دەبێتە کتێبێکی باش ئەم کتێبە دیارە سەرچاوی زۆرم خوێندەوە بۆیە باشم زانی ئەم فەراغە لە ناوچەی هەورامانە پڕ بکەمەوە ئینشاڵڵا تقریباً 2 ساڵم پێ چووە بابەتی مێژووی ناتوانانی لە خۆتۆ بنووسی وانە دەبێت بخوێنیتەوە بنووسی زیاد لە 12 مجلدم لەسەر خوێندوێتەوە جا توانیمە 500 لاپەڕەیەکی لێ پوختە بکەم و شتێکی لەگەڵ هەندێک مقابلاتە 2 ساڵی پێ چووە.
دوێنێ خانەنشینانی ئەهواز و ئیلام لە شاری خۆزستان ئێران گەڕبوونەوە داوای زیادکردنی موچەکانیان کرد، هەروەها داوایان کرد کە مادەکانی 196 یاسای دەست بەسەری کۆمەڵە ببورن دەسەبەری کۆمەڵاتی جێبەجێ بکرێن. میدیارەکان لەبارەی گربوونەوەی ژمارەی خانەنشین داواکاری زانیاریان دەخەنە ڕوو و خانەنشینانی هەفتەپەی سەر بە ئەهواز شوشی سەر بە ئیلام لە بەردەم بەڕێبەتی دەسەبەری کۆمەڵاتی شاری خۆزستانی ئێران گربوون و داوای زیادکردنی موچەکانیان کرد. ئاماژە بۆ کراو خانەنشینانە داوا دەکەن مادەکانی 196 یاسای دەسەبەری کۆمەڵاتی جێبەجێ بکرێت لەسەر بنەمای زۆری خەرجی ڕۆژانە موچەی خانەنشینانیش بە هەمان شێوە زیاد بکرێت. لە دوایین هەواڵدا وەزارەتی تەندروستی غەزە و وەزارەتی تەندروستی ئیسرائیل لەبارەی ژمارەی کوژراوە بریندارەکانی جەنگی نێوانیانەوە لە دوو ڕاگەنراوی جیادا ئاماری نوێیان بەڵام کردوێتەوە و لە ڕاگەنراوەکەی وەزارەتی تەندروستی غەزە داهاتووە بۆی بۆردومانکردنی ئیسرائیل و تاسە 28473 هەوڵاتی لە غەزە کوژراوە، هەروە ژمارەی بریندارەکانیش گەیشتوتە 68149 کەس. ئەمەژە وەشکرا بۆی شەڕ و پێکدادان و بۆردومانەکانی سوپای ئیسرائیل لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 133 کەس لە غەزە کوژراوە، 162 دیکەش بریندار بۆ ئەوش خراوتە ڕوو 130 ڕۆژە هێرش و بۆردومانی ئیسرائیل بۆ سەر غەزە بەردەوامە، هەروەها 10,000 نەخۆشی شێرپەنجە هەیە بەبێ چارەسەری ماونەتەوە، نزیکەی 350,000 هەوڵاتی نەخۆش لە غەزە بەبێ چارەسەرن. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش بڵای کردوێتە ژمارەی کوژراوانی وڵاتەکە بۆی هێرشەکانی حەماسەوە گەیشتوتە 1400 کەس، نزیکەی 5000 دیکەش بریندار بۆ. سوپای ئیسرائیلیش بڵای کردوێتەوە بۆی شەڕی یەکەکانیان لەگەڵ حەماس تەمەنی تشرینی یەکەمەوە